هەرێمی کوردستان زۆنە تاریکەکەی جیهان بۆ کاری ڕۆژنامەنووسی. هەرێمی کوردستان لە پاڵ عێراقدا بە ناوچەیەکی تاریخی کاری ڕۆژنامەوانیدا دەدرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت جیهانیش. ئامارەکانی کوشتن و گرتن و لێدان و توندوتیژەکانی دیکە بەرامبەر ڕۆژنامەنووسان و میدیاکان سەلمێنەری ئەو دۆخەن کە عێراق و هەرێمی کوردستانی پێناسە کراوە. ئەمڕۆ ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیە کە 126 ساڵ بەر لە ئێستا یەکەم ڕۆژنامەی کوردی بە ناوی کوردستان لەلایەن بنەماڵی بەدرخانیەکانەوە لە باکووری کوردستان دەرچوو. دواتریش لە قاهیرە درێژەی پێدرا، بەڵام زۆری نەبردوو وەستێنرا. ئەمە بووە سەرەتا و لەدایکبوونی ڕۆژنامەگەری کوردی. ئێستا کە یادی 126 ساڵی ڕۆژنامەگەری کوردی دەکەینەوە، کاری ڕۆژنامەگەری لە ناو گەلی کووردا و لە هەر بەشێشی کوردستان بە دۆخێکی ناهەموار و جیاوازە دەڕوات. بە جۆرێک دۆخی هەر بەشێشی کوردستان لەم بوارەدا تایبەتمەندی خۆی هەیە. سەبارەت بە هەرێمی کوردستان کاری ڕۆژنامەنووسی بە ڕۆژێکدا تێپەڕ دەبێت کە هەرێمی کردووە بە ناوچەیەکی تاریک و دۆزەخ ئاسا بۆ ڕۆژنامەنووسان. ئامارەکانی ڕێکخراوە تایبەتمەندەکانی ئەم بوارە لە هەرێم و لە دنیای دەرەوە ئەمە پشتڕاست دەکەنەوە. هاوکات هەرێم بە زۆنێکی ڕەش لە ڕیزبەندی 85 وڵاتی جیهان بۆ کاری ڕۆژنامەنووسی دیاری کراوە. لە چەند ساڵی ڕابردوودا 5 ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان بەهۆی نووسین و بیر و ڕاکانیانەوە کوژراون. تا ئەم ساتە بکوژەکانیان دەستگیر نەکراون و سزا نەدراون. لە کاتێکدا بکوژەکان لای ڕایگشتی ناسراون و بە ئازادی دەسوڕێنەوە. دەسەڵاتدارانی هەرێم دەست و پێی هێزە ئەمنی و دادگاکانیان بەستووە بۆ دەستگیرکردن و سزادانیان. ئامارەکانی ساڵانەی توندوتیژەکان بەرامبەر ڕۆژنامەنووسان مایەی ڕەشبینی و بێهیواییە بۆ ڕۆژنامەنووسان، چونکە ساڵانە ئەو ئامارە زیاد دەکات و جۆری توندوتیژەکانش شێوەی خراپتر بە خۆیانەوە دەبینن. یەکێک لەو شێوە خراپانەش دروستکردنی دۆسیە و تۆمەتی داتاشراوە بۆ ڕۆژنامەنووسان، ئەوەش بە مەبەستی ترساندن و بێدەنگکردن و ڕادەستبوونیانە بە خواستەکانی حزب و بنەماڵە و دەسەڵاتداران. بەپێی ئاماری سنتەری میترۆ بۆ بەرگریکردن لە مافی ڕۆژنامەنووسان لە ساڵی ڕابردوودا 249 پێشلکاری بەرامبەر بە 247 ڕۆژنامەنووس و دامەزراوەی میدیایی ئەنجام دراوە. بە هەمان شێوە لە راپۆرتی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە لەلایەن پارتە دەسەڵاتدارەکانەوە کۆنتڕۆڵ کراوە، ئاماژە بە زۆری ئاماری توندوتیژی و پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە. پێشێلکاریەکان کە بەرامبەر ڕۆژنامەنووسان و میدیاکان دەکرێن بریتین لە گرتن، ڕفاندن، لێدان، سوکایەتی پێکردن، هێرشی ئەلیکترۆنی، ناوزڕاندن، ڕێگریکردن، جیاکاری، پێنەدانی زانیاری، زەوتکردنی کەلوپەل، شکاندنی کەلوپەل، دەستگیرکردن بێ بڕیاری دادگا، هەڵکوتانە سەر، دروستکردنی سیناریۆ و تۆمەتی داتاشراو، فشار و دەسوەردان لە بڕیاری دادگاکان، هێشتنەوە لە زیندان دوای تەواوبوونی ماوەی سزا و چەندین جۆری دیکە. ئەمانە ئەو پێشێلکاری و مامەڵانن کە دەسەڵاتداران و لایەنە پەیوەندیدارەکان بە حزب و حکوومەتەوە بەرامبەر ڕۆژنامەنووسان و میدیاکان ئەنجامی دەدەن. بە دانپێدانانی ڕێکخراوەکانی بواری ڕۆژنامەوانی و بەشی زۆری ڕۆژنامەنووسان و چالاکانی مافی مرۆڤ، کابینەی نۆیەم بە سەرۆکایەتی مەسرور بارزانی هەرێمی کوردستان بە خراپترین دۆخی ڕۆژنامەنووسیدا تێپەڕ بووە. ئەم کابینەیە جگە لە زیادبوونی پێشێلکاریەکان، گۆڕانکاری و داهێنانی لە جۆری پێشێلکاریەکانیشدا کردووە. بە نمونەش دروستکردنی تۆمەت و سیناروی داتاشراو، هێشتنەوە لە زیندان، نوێکردنەوەی سزا، دانپێدانانی بە زۆری سەرشاشە، ڕفاندن و بێسەر و شوێنکردن. لەو چوارچەوێدا لە 25 تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو هێزەکانی پەدەکە سلێمان ئەحمەد ڕۆژنامەنووسی ئاژانسی ڕۆژنیوزی بەبێ بڕیاری دادگا و ئاگدارکردنەوەی دەستگاکەی ڕفاند و تا ئەم کاتە بێسەر و شوێنە. سلێمان ئەحمەد کە خەڵکی ڕۆژاوی کوردستانە و ماوەی چەندین ساڵ لە شاری سلێمانی کاری دەکرد، بە مەبەستی بەشداریکردن لە پرسەی باوکی گەڕایەوە ڕۆژاوی کوردستان
بەڵام لە کاتی گەڕانەوەی لە سنووری فیشقابور لەلایەن هێزەکانی پەدەکەوە ڕفێنرا. تا ئێستا کەس نازانێت لە شوێیە و ڕێگەش بە پارێزەرەکانی نادرێت سەردانی بکەن. یەکیشی دیکە لە نمونەی پێشێلکاریە سەیر و سەمەرەکانی کابینەکەی مەسرور بارزانی بەرامبەر ڕۆژنامەنووسان دەستگیرکردنی ژمارەیەک ڕۆژنامەنووسی بادینان بوو کە هەر یەکەیان تۆمەتێکی داتاشراوی بۆ دروستکرا و بۆ دانپێدانانی بە زۆر هێنرانە سەر شاشەکان، دواتر بە چەند ساڵێک سزادران. دۆخی خراپی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان لە راپۆرتی ڕێکخراوەکانی هیومن ڕایتس وۆچ، ئەمنیستی ئینتەرناشناڵ، پەیامنێرانی بێسنوور، وەزارەتی دەرەوەی ئەمریکا، یەکێتی ئەوروپا بە مەترسیدار و نالەبار لە قەڵەم درراوە و دەسەڵاتدارانی هەرێمیشی بە پێشێلکردنی یاساکان و بنەماکانی مافی مرۆڤ تۆمەتبار کردووە.